بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد. پێشەکی بە خێراتنی جەنابتانە گەین یاخوا بەخێر بێن. ئەم ڕۆژە لایەتی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و مبارەک و پیرۆز لە هەموو کوردستان و خەڵکی کە ڕوو بە جیهان عالەمەکەین ئەرەین. پێغەمبەری خوا صلی الله علیه کاتێک کە لەدایک بوو ئەمەلی پێبوو، هیوای پێبوو، خێری پێبوو، بەرەکەتی پێبوو. ئێمەی خەڵکی کەرکووک ئێستا بێ هیوا بینە. بەڵام لەم ڕۆژە پیرۆزەیە ئینشاءڵڵا بە هیوا و بە دڵێکی فراوانەوە گەڕێینەوە. ئێمە دڵمان ئارام نییە، بەڵام بولایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵ ئارامە بێتەوە. کاتێک کە خۆشەویستمان لەدایک بوو دڵەکان ئارام بووە. ئەو پەیامە ئەگەێنین هیوامان ئەوەی لە خوای گەورە ئەم ڕۆژە پیرۆزە بێتەمە ئەوەی زوڵم بنبڕ بێت. شاری کەکۆ پڕ بێت لە خۆشەویستی لە برایەتی لە بێن هەموو قەومەکان. لە ئینسانی زاڵم جێگای نەبێتەوە، لە ئینسانی گومڕا جێگای نەبێتەوە. هەمووی وەکو برا بێت چۆن پێغەمبەری خوا ئەمەلی هێنا، خۆشەویستی هێنا، برایەتی هێنا، ڕێبازی حەقی هێنا، خەڵکی لە جەهالەت دەرکرد، لە گەندەڵی دەرکرد، لە نەعەدالەتی و نادەتپەروەری گەرکرد. هەموو خەڵکی حەسا و لە پاڵی ئیسلامە ئینشاءڵڵا ئێمەش ئاوا حەسینەوە بە ئیزنی خوا. ئەم شاریش ئاوا حەسێتەوە.